سڵاتان لەبێت ئازیزان بەخێر لێن بەوانێکی نوێ لە کۆرسی نێتوەرک پڵەس لەم وانەیە باسی کامبۆس ئەریە نێتوەرک دەکەین واتە تۆڕی ناوچەی زانکۆ با پێکەوە بزانین پێناسەکەی چییە و هەروەها سوودی چیە لە بەکارهێنانی و بە چ شێوازێک دەبەستێتەوە با پێکەوە دەست پێ بکەین بە پێناسەی کامبۆس ئەریە نێتوەرک. کان یان تۆڕی ناوچەی زانکۆ طبعاً سەرەتا دەبێت بپرسین ئەم کورتکراوەیە لەکوێوە هاتووە. طبعاً وەک دیارە هەر لە وشەکەی خۆیەوە کامبۆس ئەریە نێتوەرک لە یەکەم پیتی هەر دانەیەکیان ئەم سێ پیتەی لێ دروست دەبێت کە پێی دەڵێن کان کورتکراوەکەی لە کامبۆس ئەریە نێتوەرک هاتووە یان تۆڕی ناوچەی زانکۆ. ئەمە خۆی پێی دەڵێن زانکۆ و هەندێک جار پێی دەڵێن کەمپ بۆ معلوماتتان. تۆڕێکی جوگرافیای سنووردارە وەک کەمپی کۆلێژ یان کۆمپانیاکان. کان بە شێوەیەکی گشتی لانەکان لە بینە جیاوازەکاندا بەیەکەوە دەبەستێتەوە و پێکهاتەی وایفای بۆ بەکارهێنەرە پێشکەش دەکات. لە ڕۆی مەودادا تۆڕی ناوچەی کەمبەس لە نێوان لان و واندایە. لە ڕووی مەوداوە ئێستا باسی دەکەین کە دەوێت گرنگە بیزانن کە لە چ تۆڕێک نزمترە و لە چ تۆڕێک بەرزترە مەودایەکەی. ئەوان گەورەترن لە تۆڕی ناوچەی ناوخۆیی لان. طبعاً وەک دەزانین چکە دەبێت ئەوە لێرە بەباشی بزانن تاکو و بەشەکەی دیکە تەواو بکەین. کاتێک دەڵێت گەورەترن لە تۆڕی ناوچەی لان وەک دەزانن لە ڤیدیۆیەکانی پێشووتر کە باسی لانمان کرد لان گوتمان لە ڕۆی سنووری جوگرافیاوە تەنها پەیوەستە بە شوێنێک بۆ نمونە کۆمپانیایەک باڵەخانەیەک بینایەک لە چەند هۆمێک پێک هاتووە ئەوە لان لۆکەڵ ئەریە نێتوەرک لەم بەشە نایەتە دەرەوە. یعنی بۆ نمونە دوو بینای گەورە بە یەکتر ڕەبتکەی یاخود سێ بینا بە یەکتر ڕەبتکەی ئەوە زمنی لۆکەڵ ئەریە نێتوەرک نییە. کەواتە لە تۆڕی ناوچەی ناوخۆیی لان گەورەترە سنوورەکەی بەڵام بچووکترن لە تۆڕی ناوچەی گەورە یان شار پێ دەڵێن مان. طبعاً لە ڤیدیۆی میترۆپۆڵتن ئەریە نێتوەرکشمان باس کرد کە چییە؟ وتمان میترۆپۆڵتن ئەریە تۆڕێکە کە شار دەگرتەوە. بۆ نمونە شارێک بە تەواوی بینایەکان بەیەکەوە ڕەبت دەکات وەزارەتەکانی ئەم شارە بەیەکتری ڕەبت دەکات. ئەوە میترۆپۆڵتن ئەریە نێتوەرکە. دەڵێت لەمەیان لەم جۆرە تۆڕە بچووکترە ئاگادار بە. یعنی ڕادەی کامبۆس ناگاتە وەک ڕادەی مان میترۆپۆڵتن ئەریە. یعنی ناگاتە ئەوەی کە شارێک بگرێتەوە نەخێر. و هەروەها بچووکترە لە تۆڕی ناوچەی فەرەوان وان کە پێی دەڵێن وایت ئەریە نێتوەرک کورتکراوەکەی دەبێتە وان. طبعاً گوتمان بەرەبڵاوترین نمونەی وان چییە؟ ئینتەرنێتە کە سنوورەکەی زۆر گەورەیە جوگرافیەکەی زۆر گەورەیە چەندی کێشۆرە بەیەکتر ڕەبت دەکات لە ڕێگای مانگی دەستکرد کە کەواتە لەوەش بچووکترە. کەواتە لە چ شتە گەورەترە کامبۆس ئەریە نێتوەرک لە لان گەورەترە و لە چ تۆڕێک بچووکترە لە تۆڕی مان و وان بچووکترە سنوورەکەی. ئەوە دەبێت بیزانن. طبعاً زۆربەی کانەکان پەیوەندی ئینتەرنێت و هەروەها لە سڕاگەیشتن بە سەرچاوەکانی ناوەندی داتا پێشکەش دەکەن. طبعاً یعنی سوودی ئێستا دێنە سەر بەشی سوودەکانی بەڵام زۆربەی ئیشی کان دەسەڵاگەیشتن بە سەرچاوەکانی ناو بینایە سەرەکیەکە و هەروەها ئینتەرنێت ئاسان دەکات. با بێن بۆ نمونە ئەم بینایەمان هەیە زانکۆیە بینا سەرەکیەکەی زانکۆ و هەروەها دوو بینای قوتابیانمان هەیە چۆنیەتی بەستنەوەی ئەم دوو بینایە لەگەڵ زانکۆیەکە. طبعاً بەستینی لە ڕێگای دوو شێواز دەبێت. شێوازی یەکەم فایبەر ئۆپتیکە کە مەودایەکەی لە ڕۆی درێژی کێبڵەکەی دەگاتە 2 کیلۆمەتر زیاتر بەڵام گرانترە و هەروەها دەبێت ئەوەش بزانین کە فایبەر ئۆپتیک خێرایە ڕاستە خێرایە بەڵام لە ڕووی بودجەوە پێویستی بە بڕەپارەیەکی باش هەیە. جۆری دووەم کۆپر ئیثەرنێت کێبڵە کە پێ دەڵێن لان کێبڵی لان وەک لەم وێنەیە دیارە ئەوەیان لە ڕۆی نرخەوە هەرزانە بەڵام لە ڕۆی مەودای کێبڵەکە لە 100 مەتر 150 مەتر زیاتر نییە. باشە بەڵام لە ڕووی نرخەوە هەرزانە بەڵام لە ڕۆی مەوداوە مەودای زۆر نییە. طبعاً لەوانەیە پرسیار بکەی باشە ئێمە ئەگەر ئەو سێ بینایەمان ڕەبت کرد چ جۆرە تۆڕێکی لێ دەردەچیت؟
وەک دیارە تۆڕی کامبۆس کەواتە کاتێک ئەم سێ بینایە لە یەکتر ڕەبط دەکرێت لۆکەڵ ئەریا نێتوەرک نییە و هەروەها نابێتە مان میترۆپۆلیتن ئەریا نێتوەرک بەڵکو ئەم شێوازە پێی دەڵێن شێوازی کامبۆس ئەریا نێتوەرک. طبعاً ئەم بینایە ئەگەر وەک خۆی باسی لێوە بکەین تەنها باسی ئەم بینایە بکەین بەبێ ئەوەی کە ببەسترێتەوە بە بینایەکانی تر هەر وەک خۆی لۆکەڵ ئەریا نێتوەرک بەکاردەهێنێت چونکە بینایەکە لە چەند نهۆمەکان بێکتری ڕەبط بووینە بەڵام ڕەبط نییە بە بینایەکی تر کەواتە ئەگەر یەک بینا بن ئەوە بە لۆکەڵ ئەریا نێتوەرک حیساب دەکرێت. ئەگەر بەستینەوە پەیدا بوو لە بینی بینایەکان و خۆی ئەوە دەگۆڕترێت بە پێی جۆری تۆڕەکە. سوودی بەستینی ئەم دوو بینایە کە گوتمان بینایە قوتابیەکانە طبعاً بە کۆلێژە سەرەکیەکە چییە؟ طبعاً نمونە زۆرە دەتانین بڵین ئەم دوو بینای کۆمپانیایە بە کۆمپانیا سەرەکیەکە یاخود هەر جۆرێک لە جۆرە نمونونەکان دەتانن ئێوە بەکارهێنە کێشە نییە بەڵام لێرە ئێمە دەمانەوێت لە مۆزوعی کامبۆس ئەریا نێتوەرک تێبگەین کە سوودی چییە؟ ئێستا زانیمان لە ڕووی بەستینەوە دوو ڕێگای بەستینمان هەیە ڕێگای فایبەر ئۆپتیکمان هەیە کە گوتمان گرانە بەڵام خێرایە و مەودای دوورە. ئەویتریان گوتمان لە ڕێگای کێبڵی ئیسەرنێتە نرخی هەرزانە بەڵام مەودای کەمە و خێرایەکەشی کەمە زۆر نییە مەودایەکەی لە 100 متر تا 150 مترە. ئێستا ئێمە دەینە سەر بەشی سوودەکان بۆ ئێمە دوو بینا یان سێ بینا ڕەبتی یەکتر دەکەین کە کامبۆس ئەریا نێتوەرکی لێ پێکدێنی با بێنە سەر سوودەکان. طبعاً سوودەکان نامەوێت زیاتر زۆر باسی سوودەکان بکەین بەڵکو بە شێوازێکی کورت باس دەکەیت. طبعاً یەکەم ئاسانکاری دەکات بۆ دەسڵاگەشتن بە سەرچاوە و زانیاری پەروەردەیی واتە ڕێگە بە خوێنکاران و مامۆستایان و ستاڵ دەدەن لە هەر بینایەکی زانکۆوە دەستیان بە سەرچاوەکانی وەک کتێبخانەی ئەلکترۆنی دیجیتاڵی و بنکەکانی ئەکادمی و سەرچاوی فێربوونی ئۆنلاین بگات. دووەم پەیوەندی خێرا لە نێوان بینا و بەشەکاندا ئاسانکاری دەکات بۆ پەیوەندی نێوان کۆلێژ و بەشە جیاوازەکان ئەمەش هاوکاری و ئەکادمی کارگیری بەرز دەکاتەوە. سێەم باشترکردنی کارایی کارگیری زانکۆ یعنی لە ڕووی ئیدارەوە ئیدارەکردن زۆر باشتر دەبێت. طبعاً ئێستا دێنە سەر ئەو بەشەش لە ڕووی ئیدارەوە چۆن یعنی ئیدارەکە باش دەبێت کاتێک ئێمە دوو بینایی قوتابیەکان لەگەڵ زانکۆ یاخود لەگەڵ بەشە سەرەکیەکە ڕەبط دەکەین. بینە سەر ئەوی تر دەستگەیشتن بە ئینتەرنێت بە شێوەیەکی سەلامەت و بێکێشە و هەروەها گوتمان خزمەتگوزاری ئینتەرنێت و وایفای پێشکەش دەکات لە سەرانسەری زانکۆ کەمکردنەوەی تێچووەکان. طبعاً لە ڕووی تێچوو بە جیاتیەوەی هەر بینایەک ئینتەرنێتێکی تایبەتی بۆ ڕاوچێشی و هەروەها شێوازێک لە شێوازەکانی ئینتەرنێتی بۆ دابنەی تۆ هەردوو بینا ڕەبتی زانکۆ سەرەکیەکە دەکەی ئەوانیش سوود مەدەبن لە مۆزوعی ئینتەرنێتەکە. خەڵێکی گرنگیش هەیە لە ڕووی سوودەکانی ئەویش باشترکردنی سەلامەتی لە ناو کەمپەکان یاخود لە ناو بینایەکان. لە ڕووی سەلامەتیەوە چەندین حاڵمان هەیە کە گرنگن. یەک لەوانە بەستینی کامیرەی چاودێری CCTV یعنی ڕاستە بینایەکان کامیرەی تێدایە بەڵام کاتێک ئێمە هەردوو بینا ڕەبتی زانکۆ سەرەکیەکە دەکەین بە ئاسانی کۆنتترۆڵی هەموو CCTV ناو بینایەکان دەکەیت. ئەوش طبعاً بەرزکردنەوەی ئاسایشی بینایەکان زیاتر دەکات و هەروەها پشتگیری لە سیستەمی زەنگ و فریاگوزاری و پەیوەندی لە دۆخینە ئاسایی ئاسان دەکات. ینی کەواتە ئەگەر تۆ لە هەر ژووری قوتابیەکان ئامێری زەنگی فریاگوزاری دابنێ یاخود سیستەمی مەسەلەن کەشفکردنی دووکەڵ یاخود لە هەر سیستەمەکانی سەلامەتی کەشفکردنی غاس یاخود هەر شتێک گەر ئەو بینایانە ڕەبتی بینایی سەرەکی بن لە ڕووی کۆنتترۆلکردنی سەلامەتیان ئاسانتر دەبێت چونکە گەر لە هەر بینای شتێک خۆ بدات کەواتە بەشی سەرەکی ئاگادارە کە لەو بینایە چه هەیە. تەوانەش چۆن ڕوو دەدات بە ڕەبطکردنی ژێرخانی ئەو بینایە لەگەڵ بینایە سەرەکیەکەیە. خەڵێکی دی کەشمان هەیە بەڕێوەبردین چونە ژوورەوە و هاتنە دەرەوەی قوتابیە یعنی کاتێک هەر قوتابیەک لە بینا سەرەکیەکە دێتە دەرەوە بۆ نمونەگەر تۆ فیس ID بۆ دابنێ یاخود هەر لە شێوازەکانی کۆنتترۆلکردنیان بۆ دابنەی ئەوەش سوودێکە لە سوودی سەلامەتی بینایەکە. وە وەڵامدانەوەی خێرا گوتمان
و هەروەها ئاسایشی ئەلکترۆنی و پاراستنی زانیاریەکان. کەواتە لێرە کاتێک ئێمە ئینتەرنێتیان بۆ دابین دەکەین بۆ ئەو بینایە یاخود بۆ ئەم بەشە، ئینتەرنێتەکە وەک ئینتەرنێتی کۆمپانیایەکانی تر نییە. بۆ نمونە ئەم قوتابیە زۆر بە ئاسانی بڕواتە هەر وێبسایتێک و هەر وێبسایتێکیشی بۆ بکرێتەوە، وەکو دەتوانیت تۆ ئاسایش و پاراستن زیاد بکەیت لەسەر ئەم زۆرە ئینتەرنێتە، یانی تاکو دوور بێت لە هەر بەترسیەکی بردننی زانیاری و هەروەها هینانی زانیاری لە شوێنی ناسەلامەت. خۆشەویستان و ئازیزان، گەشتنە کۆتایی ئەم وانەیەمان کە باسی کامبۆس ئەریە نێتوەرکمان کرد، باسی پێناسەکەمان کرد و باسی چۆنیەتی بەستینی بینایەکانمان کرد لە ڕێگای ئەم تۆڕە و هەروەها باسی سوودەکانمان کرد بە شێوازێکی کورد. هیوادارم ئەم وانەیە لێ تێگەیشت بن و سوتان لێ وەرگرت بێت. هەتا بینەوە لە وانەکانی تر. خوداتان لەگەڵ.